ئەوە سەر ڕووی باخیرەکەیە تقریبا درێژەکەی 3 بەقەت ساحی تۆپانێ دەبیتن 4100 کەس ئیشی لەسەر دەکرد ئەو کاتێک کە دروست کرا هەفتەک بوو جەنجی جیهانی دووەم کۆتایی هاتبوو هەتا ساڵ 1955 درێژترین باخیرێ بووە کە تارێ لەسەر بنیشتەوە. کەشتی فڕۆکە هەڵگر کەشتێکی شەڕکەرە وەک منکیەکی سەربازی فڕۆکەوانی گەڕۆک لە ناوەڕاستی دەریاوە ئۆقیانوسەکاندا کار دەکات کە بێکاتەوە لە چەندین سەکۆ بۆ نیشتنەوە و وەستاندن و هەروە فڕینی فڕۆکەکان بەکاردەهێنرێت. تامانجی مایۆ 2022 نزیکەی 47 فڕۆکە هەڵگری چالاک کە 14 وڵات خاوەندارێتیان دەکرد بوونیان هەبوو لە نێوانیاندا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە خاوەنی 11 کەشتی فڕۆکە هەڵگری گەورەیە کە بە وزەی ئەتۆم کار دەکەن هەرێکیان زیاتر لە 80 فڕۆکە و هەلیکۆپتەر هەڵدەگرێت. لە ئێستادا کەشتی فڕۆکە هەڵگری جێراد فۆرد کە بە گەورەترین و نوێترین کەشتی فڕۆکە هەڵگر دادەنرێت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بگرە لە سەرتاسەری جیهاندا بە جۆرێک نوێترین هۆکارەکانی تەکنۆلۆژیا تێدا بەکار هاتووە لە دروستکردنیدا کە لە ساڵی 2017 خراوەتە خزمەتی سەربازی ئەمریکا. لە نێو ئەم کەشتیانەدا کەشتی فڕۆکە هەڵگری USS Midway کە وەک کەشتیەکی خانەنشینکراو لە خزمەتی سەربازی دەبیندرێت کە دەکەوێتە سنتەری شاری ساندیاگۆی کالیفۆرنیا. ئەم کەشتیە بووەتە مۆزەخانەیەکی مێژوویی کە ساڵانە نزیکەی میلیۆنەن گەشتیار سەردانی دەکەن و لە نزیکەوە هەموو بەشەکانی ئەم کەشتیە بە چاوی خۆیان دەبینن. لە ڕابردوودا ئەم کەشتێ خزمەتێکی بەرچاوی پێشکەش بە سوپا و هێزی ئاسمانی ئەمریکا کردووە کە ببووە شوێنی نیشتنەوەی هەزاران فڕۆکە. ئەوە سەر ڕووی باخیرەکەیە تقریبا درێژەکەی 3 بەقەت ساحی تۆپانێ دەبیتن ئەو هەموو تیارەکانە لێرە برندیەکەی بەرزەکەی تقریبا 20 قات دەبی بینایکی 20 قاتی 4000 کوڕوو ئەوە مندارن مەکتەب هاتینە سەفری علمیان هەیە هاتینە ئێرە مندارانە ئەوەش تارەیەکە دەرێ بڕۆ کاری فلایت دەکە ئەوەش دوو نەوە باخیرێتکەیە نەفسی شت لەوانە لەکەتیان وا دەڕۆ شتۆرخی مۆسیقینە ئەوە ساندیاگۆ تقریبا ئەو بەشەی لای دەستە چەپی بنکەکی سەربازی بەحریە نەیڤی ئەوە دوی لە نوعێکی ئێستامە لەسەرینە ئەوە یەکەچیان ئەوەژەکەچە دەپرسی ناخۆ بۆچی ئەم کەشتێ بەم نێوە نامنراوە. USS Midway درێژترین کەشتی فڕۆکە هەڵگری سەدەی 20ەم بووە کە لە نێوان ساڵە لە 1942 تا 1992 لە خزمەتی سەربازی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا بووە. نزیکەی 200,000 دەریاوان لەسەر پشتی ئەم کەشتیە خزمەتی سەربازیان پێشکەش کردووە. ئەو باخیرێ لە ئەو کاتێک کە دروست کرا هەفتەک بوو جەنجی جیهانی دووەم کۆتایی هاتبوو هەتا ساڵ 1955 درێژترین باخیرێ بووە کە تارێ لەسەر بنیشتەوە. ئەم کەشتیەکەی دروست کرایە وە چەندی تێچووە لە دروستکردنی درێژی و پانی و بەرزیەکەی و هەروە هێز و توانای چەندە. لە 7 ئۆکتۆبەری 1943 دەستکرا بە دروستکردنی ئەم کەشتیە بۆ ماوەی 7 مانگ بە بەردەوامی کاری تێکرا تا لە ساڵی 1945 لە 23 کۆتایی هات. ئەمەش دوای هەفتەیەک لە کۆتایی هاتنی جەنجی جیهانی دووەم بۆیە ئەم کەشتیە بەشداری نەکرد لە جەنجی جیهانی دووەم بەڵام لە ساڵی 1965 بەشداری کرد لە جەنجی باکووری ڤیێتنام و هەروە بۆ زانیاری کۆتا خزمەتی ئەم کەشتیە جەنجی گەردەلوولی بیاباوم بوو لە ساڵی 1991 ئەو کاتەی کە ئەمریکا لەگەڵ عێراق تووشی شەڕکردن هاتن.
ئەو باخیرێ لە ئەو کاتێک کە دروست کرا هەفتەک بوو زەنجی جیانی دووەم کۆتایی هاتبوو هەتا ساڵ 1955 درێژترین باخیرێ بووە کە تارێ لەسەر بنیشتەوە لە ساڵ 1992 وەکو خۆیان دەڵێن تەقاعود کرا یعنی ئیشی پێ نەکرا خلاص لە 2004 لەو کاتیەوە ئیشیان لەسەر کرد هەتا ینی لە 92 هەتا 2004 ئیشیان لەسەر کرد لەوەی بیکەنە مەتحەفەک هێت لە 2004ەوە کرایتەوە ڕۆژانە نەک ڕۆژانە تقریبان ساڵانە نزیکەی 1 ملیۆن خەڵک دێنسەردانی دەکە ئیتر لە ئەمریکا و داخل ئەمریکا و خارج ئەمریکا معلوماتی عجیبی لەسەر بوو تقریبا 4100 کەس ئیشی لەسەر دەکرد ڕۆژانە نزیکەی 13000 ژەمە خواردنیان تەوزا دەکرد زیاتر لە 200 ملیۆن دلار تەکلیفی بووە ئەوە USS Midway سولیەکە ئەم کەشتیە ئەم واسفانەی خوارەوەی هەیە 1001 پێ درێژە کە بە نزیکەی بەقەت 3 مەلعەبی تۆپانێ درێژە بەرزەکەی بەقەت بینایەکی 20 قاتی دەبی 15000 تەلەفۆنی تێدایە هەروەها کێشەکەی 69000 تەن دەبیتن توانای مەچینەکانی 212000 هۆرس پاوەرە بە خێرایی 35 میل لە یەک کاتژمێردا دەبڕی بەردەوامی 4500 کەس ئیشی لە ناو کردیە ڕۆژانە 13000 ژەمە خواردن پێشکەش دەکرا بلیتی چوونە ژوورەوە 26 دلاری ئەمریکیە ئەوەشە برادەرەیەکەوە هەرێ تێکۆف و تێکۆفکەن بڕۆ ئەوە قاتی خوارەیە زانی چی تێدا قاتی خوارە ژووری گەورەکانیانە ڕۆژ حەمام و مەرافق و دەشوەرین ژووری ئیشکردن کابرایەت تایپینگ دەکە پێدەچێت ژووری ناخواردنی گەورەکان بیکەن ترەوە لە هەموو جێچی خواردنەکانی وان و جێەکانی وان جودایە ئەوە لەگەر ژوورێک VIP بیتن لە VIP launch room ئەوەش مەتبەخ ئەوەش حەلاقیانە ئەوەش حەلاقە 80000 جار خەڵک سەر یعنی چی پێ دەڵێن 80000 جار خەڵک سەری چا دەکرد ساڵانە لێرە سەربازەکان چی لە قاتچکە بزانین چێ لە قاتچکە ئەوە 4-5 قاتە بچینە خوارێ وەرزلەکانیانە
ڕۆژمەچینە و نازانم چێکانە ئەوە زشتن لێرە چۆنی کاکە باشی شتێکی لێرە دانیشتی کۆمەڵێک سەربازی خانەنشین وە خۆبەخش لە مۆزەخانەیە کار دەکەن باسی ئەو ڕووداوە مێژویانە بۆ گەشتیاران دەکەن کە خۆیان تیاندا بەشدار بوونە. لە تەنیشدەم کەشتیە پەیکەرێکی نامۆ دەبیندرێت کە نامنراوە بە پەیکەری ماچ یاخود تەسلیم بوون بەبێ مەرج. چیرۆکیەم پەیکەرە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کاتێکە ساڵ 1945 هەواڵی ئەوە بڵاو کرایەوە کە جەنجی جیهانی دووەم کۆتایی هات خەڵکەکە هەڵسان بە ئاهەنجێڕان لە ناو شارەکان و لە ویلایەتەکان لە ئەمریکا. کاتێک ئەفسەرێک هات بەشداری کرد لەوە هەنگانە ئەم سستەرە دەبینیتن بیری ئەو سستەرانە دەکاتەوە کە لە جەنگ لەگەڵ یان بوون یارمەتی جوندیەکانیدایە بۆی لە باوشی دەگر و ماچی دەکا بێگومان کەسی هیچ لە دوولایەن یەکتر ناناسن بۆی ئەم ڕسمەیە بوویتە سیمبۆڵێک بۆ کۆتایی هێنانی جەنجی جیهانی دووەم لە ئەمریکا. لێرەوە کۆتایی بۆ ڤیددیۆی دەینین هەموو هەفتان جارێک ڤیددیۆکی وا لە شوێنێک لەگەڵ کەسێک تەبیعەتێک کە جێی سەرنج بیتن ڤیددیۆکی لەسەر دەکەین تا ڤیددیۆشتر خواحافیز.